بڵاو لە قوتابیانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکی کوردستانن ڕێز و خۆشەویستیم بۆ یەکە بەیەکەتان هەیە من مامۆستا شەنگ قوتابیان خۆشەویست لەوانەیەش کە لەوانەکان پێتان شاد بووینەوە قوتابیان خۆشەویست دەستی ڕابردوو باسی چمان کرد باسی گۆشەلادانمان کرد باسی جوڵەی بەخولمان کرد باسی جوڵەی بەسوڵمان کرد ئەو گۆشەلادان سێ دانە یەکەی هەبوو ڕاد و ڕی و دگری وەنەبوو و باسی ئەوشمان یەکە گۆڕینەکانمان باس کرد ئەوڕۆ دێین باس لە چ دەکەین باز لە شیکارکردنی پرسیارەکانێکە بزانین چۆن حەل دەکەین یەک دنیا پرسیارمان هەیە ئەوڕۆ یەک یاسا حەل دەبێت ئەگە فیزیە بنەمای تێگەیشتن بەکاردێنی پێ یەک یاسا ئەو پرسیارە شیکارکەی بەڵێ وەرە با بزانین چۆن چۆنی تەنها ئەو سێ گۆشەیە تەنها ئەو سێ گۆشەیە ئەویش چییە دڵتا تێتە دڵتا ئێز بەسەر ئار تەنها ئەو سێ گۆشەیە لە تۆ دەوێت هەموو پرسیارەکان شیکارکە یاڵڵا چۆن چۆنی پرسیارەکەمان دەڵێت لە 16 سواری ئەسپێکی یاریدەی بە ئاڕاستی جوڵەی میلی کاژمێر ئاگادار بە ئەو زۆر گرینگە دڵتا ئێس و دڵتا تێتە واتە هەردووشیان بە ئاڕاستی میلی کاژمێر سالبن ئەو درێژی کەوانەی کە دەیبڕێ سالب 11.5 کات دڵتا ئێسەکەمان سالب 11.5 دراوەکان بۆ خۆت دەنووسی کوڕی منە دڵتا ئێس سالب 11.5 و گۆشە لادانەکەشمان دراوە چەندە 165 بەس ئەویش هەر سالبی بۆ دادەنێ سالبەکە ئەوە دیگریشە سالبەکە بۆ چیە بابە سالبەکە بۆ ئەوەیە چونکە دەڵێ بە ئاڕاستی میلی کاژمێرە باشە نیوتیرەی دەوێت وەرە با پرسیارەکە شیکارکەین کوڕی من ئەگەر نیوتیرەت دەوێت دەڵێ دڵتا ئێس دابەشی تێتە دڵتا ئێس بەسەر چی بەسەر تێتە ئەگەر چمانەیە نیوتیرەکە بدۆزین دەڵێن ئار لە کاسی دڵتا ئێس بەسەر دڵتا تێتە باشە بابە نیوتیرە کاتێککە دەدۆزیوە تو درێژیکانەکەت هەیە سالب 11.5 سالب 11.5 درێژیکانت هەیە ئەی گۆشە لادانەکەت بەڵام مامۆستا گۆشە لادانەکەم 165 دیگری بەڵام تۆ شتێکت فێرکرد دەمگوتێت دەبێ بە ڕادیەم بێ دەبێت لە دەستی ڕابردوو پێم گوتم درێژی کان و نیوتیرە ئەگەر پێ بدۆزیەوە پێویستە گۆشە لادانەکەت بە چ بێ بە ڕادیەم بێ کاتە دی ئەتۆ ئەوەی دەکەی ڕادیەم بابە دیگری بکەینە ڕیب دیگری بکەینە ڕادیەن بکەینە ڕاد دابەش چەند دەکەی دابەشی 57.3 بکە سالب چەندمانەیە سالب 165 دابەشی 57.3 طبعا تو حاسیبەت هەیە حاسیبەت ئێمە 14 ساڵەوانە دەڵێنەوە بابەکەم 14 ساڵ ژمارێک دووبارەکەوە دێتەوە پێش چاوت کاتەوە دەکاتەن سالب 2.88 باشە باز بەچی بەڕادیان ئەلێرە دەمسی سالب 2.88 دابەشی دەکەی دیسان کرد دەڵێمەوە بەس ئاگادار باش با فەنێکی حاسیبەتی بڵم ئان دەخێنەوە کوانەی غەڵەت نەکەی بەبێ کوانە بیکە باشە ئەو ئەنجامی کە دەمانداتە چەندە 3.99 مەتر باشە کاتە نێوتیرەکەم دیتەوە زۆر ئاسان ڕێگەی ئاسانە یعنی ئەتۆ پێویست ناکە بێ شەڕەشەقی بۆ بکەیت یەکە گۆڕینە پێرچاوت بگرێت تەواو باشە وەرە پرسیاری دوای شیکارکەین تاشاکە ئەو پرسیاران بابە لەو پرسیاراندا گۆشە لادانەکەمان دەڵێت دەڵێت کولەیەک لەسەر لێواری پای پاسکلی بە ئاڕاستی جوڵی میلی کاژمێر مادەم دەڵێت بە ئاڕاستی جوڵی میلی کاژمێر کاتە دیسان سالب گۆشە لادانی کولەکە پای ڕادیانە کاتی گۆشە لادانەکەمان هەر سالب پای ڕادیان بۆ سالبمان بەدەم چونکە بە ئاڕاستی میلی کاژمێرە مادەم بە ئاڕاستی میلی کاژمێر سالب و درێژیکەوانەکەش ئەویش هەر سالب بۆ دادێن چونکە پێکەوە سالب دەبن و پێکەوە موجب دەبن بابەکەم باشە ئەتۆ دەتوێت چ دیسان بدۆزەوە نیوەتیرە تازە باسمان کرد کوتمان ئەگەر نیوەتیرە بدۆزینەوە دەڵێن چی دەڵێن دڵتا ئێس بەسەر دڵتا تێتە یەکە گۆڕی نیشمان نییە کاتێکشت دابەشان دەکەین دەکات چەند بابە دڵتا ئێسەکەمان سالب چەندە سالب 1.2 ئەدی دڵتا تێتاکەت پایە باشە دابەشان دەکەی دەکاتە 0.382 بەچی بەمەتر تاوان 0.382 شتێکی وایە حاسیبەت دیکە باشە پرسیاری دووەم ئەو خشتەیە ساڵانە دانەیەکی وەبەر دەکرێت وەبەر لێشاوەکەی دەکرێت لەو خشتەیە قوتابیانی خۆشەویست سێ ستونت هەیە بۆ ستوونی گۆشە لادانە ئەوەی درێژی کانەیە ئەو نیوتیرەیە گۆشە لادانەکە دەڵێ لێرە دیار نییە درێژی کانەکەی داوە نیوتیرەکەی داوە یعنی هەر جار و شتێک دیار نییە باشە بەڵام ئەویش هەر بە سێ گۆشەکەشی کار دەکات ئەویش هەر بە یەک یاسایەکەیە تاشاکە لەو پرسیارە گۆشە لادانی دەوێت وانێ هەموو پرسیارەکان ئەوە سێ گۆشەکەی بکە بۆ خۆت لێرە ثێتا ئێس ئار دەتێت ثێتا بدۆزیت ئێس دابەشی ئار دەکەیت ئێسەکەت هەیە 0.25 مەترە وایە و ئارەکەشت هەیە چەندە ئارەکە چەندە بابە ئارەکەت 0.10 مەترە
وحدەچیانە دەکەم دابش کە دابش بەزاگەدار بە بەچی بە کەوانە باشە کەوانە دەیسە دەکەی ئەو پۆن 25 دابشی ئەو پۆندەی دەکەی دابشی دەکەی دەکاتن دەکاتە 2.5 رادیەن کە بەچی دەیە مەرجەکەی ئەوەی بە رادیەن بێ دووەم پرسیار دەڵێت چی سێتای دەبێت ئەو جار ئەوە سێتای داوە ئەو جارە ئێسی دەوێت و نیوتیرەکەشی دا باشەکە ئێسمان بوێت ئەو دوانە چی دەکەین جاران کاتە دەڵێن چی بابە ئەگەری قەت دەی دەڵتا ئێزەکە دۆزیێن دەڵێن دەڵتا تێتا جاران ئار بەڵام دیسان تاکید دەکەیەوە کاکە تاکید لە چێ دەکەمەوە هەموو جارێت تاکید لە شێتە سێتای دەکەمەوە سێتا بزانین بەڕادیەنە لە پرسیارەکە گردی قەت دەی بەڕادیەنی داوە وایە ڕێک دێم جارانی دەکەم دەکاتن 6.375 متر تاو کاکە لە لەقی سی پرسیارێکی جوانە گرینگەوە لەکە خۆی ئاماژەی پێ بکە ئەوانە ویزیاری هاتونەوە دەفتا سێتای دەوێت بە دیگری ئەو جار یعنی سێ دەڵێت سێتان بۆ دۆزۆ بەڵام ئەو جاران بەچم دەوێت بە دیگریم دەوێت باشە دەفتا سێتاکە بە دیگری دەوێت و دەفتا ئێس و ئاڕشی داوە چ دەکەیت ئەما دەین ڕێگایکی ئاسان بەکاردێنین دەتوانێت ئاو بنووسی ڕێگە ئاسانەکە ئاو بنووسە بەبا هەر کاتێک سێتا ڕاستەخۆ بە دیگری دۆزیەوە دەتوانێت بنووسی دەڵتا ئێس بەسەر ئار هەموو جارە 57.3 ڕێک ڕاستەخۆ دیکاتە دیگری چت دەوێت لەوەی ئاسانتر چی ڕێگای ئاسان چت دەوێت باشە وەرە ژمارەکان دانێەوە سالب 4.2 ئەو دەڵتا ئێسەکەیە دابشی 0.7 دەکاتنەکە سالب 321 بەچی دیگری وەش بە دیگری دەمانێت پرسیاری بابەکەم پرسیاری ئەو جاریان دەڵتا تێتاکە بە دیگریە دەڵتا ئێسی داوە ئارمانێت بە ئەو پرسیارە بابەتشی کاکەم چ دەکەی ئەوەش ئارمان دێ هەر کاتێک ئەوش ڕێگایکی خێرات بۆ دەموسم ئاری دێ باشە چ دەکەی ئەتۆ دەڵتا تێتاکە لە خوارێ دەڵتا ئێس لەسەرێ جارانی چەند دەکەی 57.3 باشە ئەوەی ئاوری لێ مەدەوە باشە یەکسەر دەکاتە چەند تاشای دەڵتا ئێسەکە چەندە لە پرسیارەکە چەند داوە دەڵتا ئێسەکە 2.6 لێرە دەنووسی 2.6 لێرە 2.6 جارانی 57.3 باشە دابەشی چەند 135 بەس ئاگادار بیسان پێ دەڵێن بیخەنا و کەوانەی دابەشی دەکەی وەکەم گوتی ژمارەکە چەند بۆ دەدەچێت 1.1 متر ڕێگایکی ئاسان و خێرا و تەرتیبات یان شتی ئاسان باشە ئەجا بۆیە دەبێت ئەتۆ شتی بۆ خۆت ئاسانکەی با بکەم پرسیاری چوار لێرە ئەو پرسیارەشمان هەیە ئەو شەر بە یاساکەی سێ گۆشەکە حەلی دەکەین پرسیارەکە دەڵێت چی دەڵێ یەکێک لە کورسەکان چەق و فەرە گۆشە لادانێک دەبڕێ سێتامان هەیە 0.34 رادیەنە لەسەر کەوانەیە کە درێژی کەوانەکەی 0.2 مترە درێژی کەوانەکەشمانی 1.2 مترە نیوەتیرەکەمە دۆزۆ نیوەتیرە دیارنی بابە لێرە تەلەبە پرسیار دەکە دەڵێ مامۆستای جان مامۆستا چاوەکەم من ئێستا خۆ لێرە پێی نوتم باڕستە میلی کاتژمێر کە چوانی میلی کاتژمێر لە خوات بوێ ئەگە باسی نەکرد بە ئاڕستی میلی کات ئەکسەر هەر ئاو خۆی لێگەڕێ ژمارەکە سالب موجب بشتوای لێگەڕێ سات پێم ماکە باشە من ئەگە ئار دۆزینەوە ئار دۆزین دەڵێ دەڵێن دەڵتا تێتا سۆری دەڵتا ئێس بەسەر چی دەڵتا تێتا ئەتو تاکید لە چ دەکەوێت لە تێتاکەی دەکەی ئا رادیەنە بەڵێ کێشەم نییە چەدا باشکە چ دەکەی 1.2 باشە سۆری ئەوە درێژی کەوانەکە 12 مترە لەلێرە هەشمانە و پرسیارەم هەر بۆ خۆم ئەوە کردە بوو بزانین تاکید بکەینەوە بزانین 1.12 مترە باشە بابەکەم 12 مترە ئەم کردم پرسیارەکان بە شێوەیەک بۆتان ئەوە بکەم دیار نەبێ بۆ ئەوەی تەلەبە لە پێرچایی بۆ حەلکەی و کار ئاسانی بۆ بکەیت باش کاتە دیاڵە بادا بەشکەین پرسیارەکە دەڵێت چی با بکەم ئێستا ئەگە ئارەکە بدۆزینەوە گوتمان ئارەکە ئەگە بدۆزینەوە دەڵێن چی ئارەکە بدۆزینەوە دەڵێن دەکاتە دەڵتا ئێس بەسەر دەڵتا تێتا باشە ئەوە 12 مترە بابە باشە 12 مترە لێرەشە 12 مترە کاتە دەڵێن 12 دابەشی چەند بابە دەکات 12 بەش 0.34 دەکەی ئەنجامەکەت ئەو ئارەکە بمان دەردەچێت ئارەکە دەبێت چەندمان بۆ دەرچێت دەکاتە وڵای دەکات پێمان بە 35 دەکات
35 مەدانە مەتر دەکە باش یاری 5 کەلەوزاری هاتۆ بابە ئەو پرسیارە بەس بۆ شوێ دوو درێژی بۆ نییە نایە پرسیاری 35ەم جا ئاگدار مختاگەن ئەم نەو پرسیارانە هەم بۆ نووسی پرسیاری 5ەی پێداچنەوەی گشتی باشە ئەو پرسیارانە ئاسانە بەس بۆ دوو درێژە بۆ نایەتەوە شازی وزارەکەشم بۆ نووسی لە ناو مەرزەمەکە یعنی هەر پرسیارە شازی مەرزەمی خۆ شازەکە بۆ نووسی ئێستا پرسیارە ئەو شازی وزارەکەیەتی ئەو لە وزاری باشە بەس ئێستا من دێم ئەو دوو درێژەشت بۆ شیکار دەکەم بۆ ئەوەی بزانین شتەکە چۆن یعنی ئاسان تاشاکە با نمونەیەکت دەمێ باشە پرسیارێک ئەسەرێک دەڵێ خاڵێک لەسەر چێوەی چەرخەیەک خاڵێک لەسەر چێوەی چەرخە چی ئەو چەرخەیە باشە چێوەکەی کوێیەک ئێرەیە تۆ هەر خاڵێک ئێرە وەرگری باشە ئەو خاڵانە وەرگرا ئێرەگە چەقەکەی بێ نیوەتیرەکانیان چۆنەوە نیوەتیرەکانیان چۆنە نیوەتیرە یەکسانە وایە ئەوە باوەڕ دەکەی ئەوە وەڵامدانەوەی پرسیارەکەتە یعنی ئەو تێبینە ئەوە ڕێک وڵامی پرسیارەکەتە چۆن با بێن شیکاریکەی الخارج بس تسوي تخير الربع كوانية قدر برك درجي كوانية في 2.5 متر يعني AC يكم 2.5 متر باشا أو AC يكم بقوشي تسان 35 ديجري وثيتا يكم مش ما تسان 35 ديجري باش دخولتها باش أنا الأجر تخك بقوشي 35 راديان بخولتها ديسان ثيتا دوم هاد لبوك وعم بنوسين أو ثيتا دوم زارچۆنێکی ڕۆژێکی کەینەوە پرسیارەکەەوە دەردەکەوێت بەس بە بچووکەینەوە باشە پرسیارەکەی بچووکەینەوە ئەلێرە بۆ بنووسە تاشە بە ئاسانە پرسیارەکە زۆر ئاسانە جەماعەت یعنی زەحمەت نییە باوەڕ دەبێت هەر بە ئاخواردنەوەیەک حەل دەبێت تاشە ئێس یەکمان هەیە تێتا یەکمان هەیە اینجا دوای ئەوە ئێسی دوو باشە اینجا دوای ئێسی سێ یعنی درێژی کەوانەی سێم با سێتای دوو سێتای سێشی داوە دا تەماشاکە درێژی گۆشەلادانی دووەم 35 رادیانە ئێرە 35 رادیانە باشە بخۆی داوێت یا چۆن زای 35 رادیان چونکە دووەم جار هاتووە ئەوە 35 ڕێف سێم جار هاتووە ئەو جارە 35 ڕێف هیچ خۆتێک مەدە دیک جارێک بە دیگری جارێک بەڕا جارێک بەڕێف تا درێژی کەوانەکان دووەم دانە و سێم دانە هاتووە چەندە 143 متر لێرە 143 متر ئەدی ئەوەی دواوی چەندە 9 جارانی دەتوانی 2 متر یعنی ئەتۆ سێ درێژی کەوانت هەیە سێ درێژی کەوانت هەیە لەگە سێ گۆشە لادانت هەیە داوای ئاڕیەک لێ دەکە ئاڕیەک چەندە داوای ئاڕی دوو لێ دەکات چەندە داوای ئاڕی سێ لێ دەکات چەندە باشە زامان یەک پرسیارت پێ بڵێ یعنی یەک تێبینی جوانت پێ بڵێن بۆی هەڕێک پرسیارەکەت حاکی حاک هاچی ئەو پرسیاری لە چدایە تاشاکە هاچی ئەو پرسیاری لەوەیدایە ئەتۆ بزانی پرسیارەکە لەبەر ئەوەی پاسی ڕێڕەویکی بازنەی دەکات ئاڕی یەک یەکسانە بە ئاڕی دوو یەکسانە بە ئاڕی سێ چونکە نیوتیرە ناگۆڕە نیوتیرە لە ڕێڕەوی بازنەیەکە هەموویان یەکسانە ئێمە سێ گۆشەیەکەشمان باس کرد گوتمە سێ گۆشەکە ئەگەر بێت و ئێرە ثێتا بێ و ئێس بێ و ئار ئەگە ئار بژنەوە ئێس بەسەر سێتاوانە لەجێ هەر ئاڕەیەکێکی دەنووسی چی دەنووسی ئێسی یەک بەسەر سێتای یەک لەجێ ئاڕی دوو دەنووسی ئێسی دوو بەسەر سێتای دوو لەجێ ئاڕی سێ دەنووسی ئێسی سێ بەسەر سێتای سێ باشە بەڵام لەبیرت نەچێ ئەمە گوتمان چی گوتمان ئەمە نیوەتیرە دەدۆزینەوە باشە نیوەتیرەی یەکەم و نیوەتیرەی دووەم و نیوەتیرەی سێم هەرسێکیان یەکسان بەڵام ئەگەر هاتوو ئەتۆ نیوەتیرە بدۆزیەوە ئەنی نابێ گۆشە لادانەکان هەمووی بەڕادیان بێت بە ئێستا بزانن لە یەکەم کێشەی هەیە ئێستاوە دیگریە ئەوە کێشەیە دیکەنە ڕادیان ئەوە ڕادیانە ئەوە کێشەی نییە ئەوە ڕێبە دیکەنە ڕادیان دا چ دەکەیت ئەتۆ بابەکە چ دەکەیت چ دەکەیت تاشاکە ئێسی یەکەمت چەندە 2.5 لێرە بنووسە 2.5 باشە سێتا یەکەم دیگری ئەمە گە دیگری بکەینە ڕیف دابەشی چەند دەکەین 57.3 باشە لێرە تاشاکە بابەکەم ئاسان کارێک بۆ خۆتکە 2.5 ئەلێرە بنووسە ئەو دیگریە دەکەینە ڕادیان دەبنەوە دەنووسی 35 دابەشی 57.3 دوای چ دێ یەکسانە وانە ئێسی دووەم دێ ئێسی دووەم چەندە بابە ئێسی دووەم 143 لێرە دەنووسی 143 ئەو ڕادیانە هیچ کێشەت نییە 35 ڕادیانەکەی دەنووسیەوە چونکە هیچ کێشەمانی لەوەی بۆی ڕادیان داوە ئەوەی ئێسی سێم چەندە ئێسی سێم دەڵێن 9 جاران دەتوانی 2 باشە بەڵام ئەلێرە ڕیوی داوە گۆشەلادانەکە ڕیڤە ڕیبێکی بەسی بکە ڕادیان باشە ڕیوی بکەینە ڕادیان
چاوەکەم بڕیف بکەینە ڕادیان بچکەین جارانی چکەین 2 پای وایە ئەمە چەند شمانەیە 35 جارانی 2 پای ئەتۆ وەرە کامە ئاسانتر لە هەموو ژمارەکان تەمان ئاسانەوە نیە ڕێک ئەوەی دابشکە کەەوە دەرچوو ژمارەیەک بۆ دەرەچێ باشە 4.1 بۆ دەرەچێەوە 4.1 ئەوەش دابشکی هەر دەکاتەوە 4.1 ئەوەش دابشکی هەر دەکاتەوە 4.1 کاتە نیوەتیرەکە هەر هەمویان چۆنە یەکسانە نیوتیرەکان چۆنە بابە یەکسانە کاتە وەڵامی ڕاست چێ بابە لەو پرسیارەی وەڵامەکەمان دەکاتە 4.1 مەتر باشە تێبینیش لێرە بۆ نووسیر بە تێبینی دەڵێ هەرچەندە خاڵەکە دێژوی کاوانی گۆشلادانەکان دەگۆڕە بەڵام نیوتیرەک ناگۆڕچەوەتە هەمان دووریان هەمان نیوتیریان هەیە بابەکەم ڕێڕەوەکە بازنەیە نیوەتیرەش لە بازەدا ناگۆڕە ئەو پرسیارە بۆ خۆی حەلیکە ئەگەر نەشت زانی لە گروپ دەتوانیت دابنێ بۆ چی کار دەکەن ئینشاءڵڵا تابیانی خۆشەویست لێرە دەڵ ئەم دوو گۆشەی خوارەوە لە پلە بگۆڕە بۆ ڕادیان جارێک 35 دیگری دەکەینە چی ڕادیان جارێک 128 ئەمە جا ڕێگەی ئاسان بەکاردێنی تاشاکە دەڵێن 35 دیگری جەماعەت دیگری بکەینە چێ ڕادیان دیگری بکەینە ڕادیان دابەش چەند دەکەین 57.3 وەرە ڕێک دابەش 57.3 باشە دەکاتە چەند ئەوە ئەگەر بۆمان دەرچێ دەکاتە 0.61 ڕادیان ئەدی 128ەکە دەڵێن 128 دابەشی 57.3 ئەو دەکات چەند دەکاتە 2.33 چی ڕادیان باشە هەڕێ باسانی ڕێگای کەش زۆرە بابە یەکە گۆڕین بۆ یەکە گۆڕین ڕێگا زۆرە بەڵام ئەتۆ چ دەکەی ئاسان ڕێگەی ئاسان بەکار بێنی کێشەت نابێت باشە پرسیاری دووەم باسی مێشولە دەکات مێشولە ئێستا گەرماشە جا مێشولە وازە لێ نانە مێشولە ئەخوانە خاستە بە یەکی دەڵێت پێتۆ دەدەجا ئەو پرسیارانە ئاگادار بە ئەگەر تۆش فکرەکانی نەزانی وەکو مێشولەکە دێ ڕێک جا تەماشاکە دەڵێ مێشولەیەک دووری چەند دەبڕێ دووری 5 سانتیم دەبڕێت لە چەقی پەپکەیەکەوە دانیشتووە کە بە ئاڕاستی جوڵی میلی کاژمێر کاتە ئەوە ئێس و فێتە هەردووچیان چرە سالب مێشولەکە لەسەر کەوانەیەک دەسوڕێتەوە کە درێژی کەوانەکەی 5 سانتیمی یعنی ئەوە ئێستا ئەوەشان چیە ئارەکەیە دەڵێ گۆشە لادانەکەم و دۆزو بابە گۆشە لادان بە دۆزینە دەڵێ ئێس لەسەر ئار ئێسەکە چەندە بابە دەتوانین بڵێ دەقتا ئەدەتەوە دەقەزی کە شەمانە چەندە 5 دابەش 5 بەس بە سالبان دابەشەکە دەکات چەند دەکاتە یەک چی ڕادیان بەس بە چی بە سالب ئەگەر هاتوو بە دیگری بهێوێت لەو پرسیارە بە دیگری بۆ بێنتەوە کاکە لە بداەتی دەرسی یەکەم گوتمان یەک ڕادیان یەکسانە بە چەند دیگری دەکاتە 57.3 یعنی دەکات سالب 57.3 چێ دیگری و دەکاتە سالب 0.16 بەچی بەڕیف ئاسان یعنی هەموو وە باوەڕتە بێ ئەو پرسیارەکەم بێگاسی حەڵ کێشەیەکی تێیان نێپڕۆم ئەو جاریان پرسیارێکمان دەڵێ بڕی پای ڕادیان و 2 پای ڕادیان لە بە پلە چەندە جارێک بە پلە چەندە و جارێک بە ڕیف چەندە ئەوەش ئاسانە دەڵێ یەک ڕیف دەکاتە 360 دیگری و دەکاتە 2 پای ڕادیان وانە ئەوە یەک ڕیف وەرە دابەشی دوویکە ئەوە دەکاتە چی دەکاتە پای ڕادیان باشە ئەگەوە 2 پای دابەشی دووکەی دەکاتە پای ئەی 360 دابەش دووکەی دەکات چەند 180 دیگری ئەدی یەک ڕیف دابەشی دووکەی دەکات چەند دەکاتە یەک بەسەر 2 ڕیف کاتە تاماشاکە بابە هەر پای ڕادیانێک بەرامبەر چەندێ 180 دیگری بەرامبەر چەند ڕیفیشە یەک بەسەر 2 ڕیف ئەدی 2 پای ڕادیان بەرامبەر چەند دیگری 360 دیگری و بەرامبەر چەند ڕیفیشە یەک ڕیف کاکە ئەوم ئەحسان یعنی ئەتو بەس پێویستە یاساکەی زەڵت پێناسەریەکە پەیوەندیەکە هەمووی بە پەیوەندی بەیاساوە لە پۆلی 11 پێم گوتی بابە زۆر ئاسانە باشە تابیانی خۆشەویست هەتا وانەی داهاتوو بەخوای گەورە دەست پێڕم